تماشا كراو يتمو تاسي ويان ليان قلبتو كراو أرهوك رقيان يا زيدار شنيو أزيات النبي ويان ديان فيشون شنيو يا اخوان قشاو نقنو الروي فلان يا اخوان قشاو نقنو الروي فلان بشتاري كبو ديان ويان ساتي بولا ارهوك رقيان يا زيدار شنيو ازيات النبي ديان ويان فيشون شنيو مازي تاويو راح ابو فيويم مازي تاويو راح ابو فيويم اي بيا والله بي ويان هديان جيش مكريفيم ارهوك رقيان يا زيدار شنيو ازيات النبي ديان ويان فيشون شنيو دشيت شكردنا باقي جياشينه يصلها وراميو هوار نشينه يصلها وراميو هوار نشينه فايتاغ نشينه ويشوش مزانو دلش بردنا شل ويشوش مزانو دشيت شكردنا ويفاق جياشينه دشيت شكردنا ويفاق جياشينه يصلها وراميو هوار نشينه يصلها وراميو هوار نشينه فايتاغ نشينه شميسياوي برويك جولي ويكا من يانتا فوقينا والله ديكا من يانتا شل فوقينا والله شيتش كردنا باقي جياشينه شيتش كردنا باقي جياشينه
بەخێر بێنەوە پێشێشتان دەستان خۆش بێ مام عەدەنجاوە تیمپۆ چەند بوو ئێ باش کاکە توانێت وەکو مۆسیقیە وەکو ژەنێرێ چ پێویستەکە تیمپۆ 150 بێت و ئۆخوایە کەس زۆر نەگۆڕێن نەهاتوانی لەگەڵی هەڵپەڕی نەزم گۆرانی بۆی لێکراوە گۆرانی شاد وەرەسێکەوە هەڵپەرچێشە لە پەرچێکی چەپی جوان و شتێکی جوان و کوردەواری و خۆش و ئێستا نەزم شتەکان بۆ شوێنرەوە کەلتوریی ینی زۆر بڵین ناواعی بڵاوەتەوە لەگەڵ ڕێزمە وایە لێ هاتووە بە زۆی گۆرانی شاد سوکاتی پێکراوە حەزەکەم زانی زادیش لە ناو کۆمەڵێکە کۆمەڵە کەسی دیاریکراویش هەمویان نا وانە بعد لەنا ئەوانەوەیان لێ هاتوویش نەر لەو پێشفەرم ئەم گۆرانە میلۆدیانە جوانانە بۆ وای لێنە من پێ دڵم ئێمە ساڵانی هەشتاکان لەگەڵ کۆمەڵە هونەرمەندی دیێری نامنەکو مححمود محەممەدوان علیارە کەریم خەمزەی میدیا حسین عتا چاوشین بەرەحمە لەگەڵمانە هەموو گۆرانی شادمان پێشکەشەکە هەر تیم بۆ ئەوە بوو 125 بەڵام ئێستا 144 150 نازانم ئەخۆ ئەوە غارغارنی ئەسپە نازانم ئەبێ ئەمە دەسۆز لای ئێمە وایە لای ئێمە هەورامان منتەخی ئێمە هەمووی 125 وانە هەمووی ینی ئەو بۆ شێوەنی لە وامزانە لە ئێمە وایە وامزانە 145 لای ئێمە هەروایە چاپیەکی زۆر خۆش ئەگە بتێ سۆزێکی لەگەڵا بێ شتێکی خۆشیێک ببەخشێ بەڕاستی ئەوە تەیەکەی بەڵام کە وای لێت گۆرانی لەگەڵ ڕێزمە گۆرانی شتێکی ترش پێیا بوو لە هونەرەکە کە توانە هەیە طبقەی بەرز نییە بە زۆر ئەقیژێنە ینی ئەڵامە زۆر مهمە مە کابرانیە ئەقیژێنێک کاکە هاتم چەند بە گۆرەکۆربا بۆ گۆرانی بەوە نییە گۆرانی پەیامەکەت بگەێنی بە شێوەیەکی جوان هاوڕێ خەراجیانی لە سڵاو بۆ کاکە زا و کاکبوران قارەمان ڕۆژهەڵاتی لە دەستان خۆش بێت ماریۆ عەبدوڵڵا دەستان دەستخۆشتان یەکەم ماندوو نەبن زۆر سوپاس کا قارەمان ڕۆژهەڵاتی هونەرمەندی خۆشەویستی دەنگزوڵال ئەڵە بەڕاستی دەستان خۆش بێ کاک زا نمونەتان زۆر بێ سڵاومەی بۆ کارمەندانی رادیۆ سڵاومەی بۆ کاکە دەسۆس کا قارەمانش دەنگی زۆر خۆشیی ناسی کاکدارە ڕەشی دەوە سڵاو لێک بێکی ئەو گروپە جوانە زۆر سپاسی تۆکەم کاکە داراجیان وریای شێخالی دەڵە هەمیشە سەرفراز بن زۆر سپاس کاکە وریاجیان کاگەلان ڕەفیقی خۆشەویست و ژەنیاری زەربی بەتوانە و بەڕێوەبەری پەیوەندەکانی رادیۆ گەڕیان بە خێراتنیکردن و دڵ و گوڵی نردووبەتان سپاسانەکەم مامەستا تواناجیان ئەوەی تر خۆ خەپەتەکان زۆرەگە باسی نەکەی دوێڵەن ڕەخنە زۆرەگرێت بەڵام ئەم هونەری کە لێ لای ئێمانەی بینیم تەنانەت لە مەریوانە چەندین گروپی زۆر جوانی هەڵپەرچی هەیەچێک لەو گروپە جوانانە گروپی 12 سوارەی مەریوانە کە لە زۆربەی فیستیڤالەکانە خۆشبەختانە پێش بێمە بەرنامەکە و پەیوەندی پێوەکرا لایەن مەنسووری بارانبەجی هونەرمەندی ژەنێری باڵەبانی بەتوانە ئەڵە لە ڕۆژانی داهاتووە فیستیڤالێکی نێودەوڵەتی نێونەتەوەی ئەکرێت لە سنە بۆ باڵەبان تۆ بزانە وڵاتانە چەند خاستن ڕۆژهەڵات چەند باەک بە هونەری ڕەسانەیە و کۆمەڵی هونەری میلیەمەشی ڕاست پادۆکە بە دوو ژەنێری باڵەبان بەشدابین لەو فیستیڤالە ئەمانە هەموو مای خۆشحاڵەیە کە هونەری ڕەسەن بەو شێوەیە ئەمێنێتەوە لە ڕۆژهەڵات و شانازی پێوەکەین کاکە ڕەحیمی باڵەبان بەسەر باسی خۆی هات کاک ڕەحیمێکێکە لە بربژێرەکانی ئێمە کە بەشداری لەو فیستیڤالە نێونەتەوەیە بکە لە شاری سنە و ئێمە ئەو ڕاستپێرین کە بەشدار بێ و نوێنەری کۆمەڵی هونەری میلی زۆر ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە بۆی لە شاری سلێمانی کاک ڕەحیم و لە شاری کەرکووکیش ئەحمەد داودە ژەنیاری باڵەبانی بەتوانە هیوادارم کە سەری نێتەوەکەمان بەرز بکەنەوە کاگە نوێر کوردستانی هونەرمەندی دێرین و دامەزرێنەری کۆمەڵی هونەری میلی کوردستانی ساڵانی هێشتاکان و ئەندامی تیپ مۆسقای هاژە لە کەلارەوە ڕێز سڵاوی نردووە ئەڵە سەرکەوتوو بن زۆر سپاسێکم کاک دەسۆژیان من ئەزان مادووەبی بەڵام پێمان خۆشە شتێکیش بەبێ مۆسیقامیان لە بەرنمەیە نییە خۆم بە خەیاڵمایەت هەموو جارە هونەرمەندەکان داوای ئەوم هەیەتر ئەگەشتەکە هەورامیش بێ لەوانێ ئەوەی تر گۆرانی هەورامی زۆر هەیە بەبێ مۆزیک بێ ئەگەر یەک پارچەی کەمیش بێت لە گۆرانیی هەوراییمان پێشکەشکی زۆر خۆشحاڵەبین.